ئەمە فرۆشگایەکی چەک فرۆشتنە لە کۆمەلگایکی بازرگانی لە ئەمریکا. هەر چەکێک لەو چەکانە بوێ دەتوانی بیتە خاوەنی. لێرە وەک خاوەنی شوێنەکە باسی دەکات بۆ فرۆشتنی هەر چەکێ بە خەڵکی ئەمریکی سەیری ڕابردووی ئەو کەسە دەکەن ئەو ساچەکەکەی پێدەفرۆشن. جۆن نیل کە دەمانچەیەک بەلاقەیەوێتی خۆشی ئارەزومەندێکی سەرسەختی نیشانشکێنە. باوکانی بنیادنەرانی ئەم وڵاتە لە مادەی 2 دەستوردا مافی ئەوەیان داوە بە هەموو ئەمریکایەک کە چەکیان هەبێت، ئەمەش مافێکی مەدەنیە. لە ئەمریکا دوای هەر ڕووداوێک کە قوربانیەکەی کوژراوی دەستی چەک بێت پەنجەی ناڕەزایی بۆ ئەو بەندە دەستوریە ڕادەکێشرێت. ئیدی خەڵکیش دابەش دەبن لە نێوان هەبوونی چەک و نەبوونی. سەبارەت بە توندوتیژی و بەکارهێنانی چەک لەلایەن گروپەکانی ئاسابەگەری لە قوتابخانەکەمان بەکاردێت. ئەوان ئاسان چەکیان بەدەست دەکەوێت و هەر کات تەقەش لە کەسێک بکەن و بیکوژن دڵخۆش دەبن. تاوانبارەکان بەردەوام دەستیان بەکڕینی چەک دەگات بەبێ ئەوەی گوێ بە یاسا بدەن. تەنها هاوڵاتی ئاساییە کە شوێن یاسا کەوتووە. چەکمان بۆ پاراستنی خۆمان دەوێت. ئەو ڕووداوانەی کە بەهۆی سەرکێشی کەسی چەکدارەوە لە ئەمریکا ڕوودەدات کەم نییە. هەر جارش سەرۆکی وڵات دوای ئەو ڕووداوانە بە خەمباری دەرەکەوێت. هەرچەندە وا ماوەی سەرۆکایەتەکەشی ڕوو لە تەواو بەڵام نەیتوانی ریفۆرم لەو مادە دەستوریەدا بە ئەنجام بگەێنێ. دیموکراتەکان لە کۆنگرێس چەند جارێک ئەو بابەتیان خسۆتە بەرچاو، بەڵام وەک بازرگانی ئەو بوارە دەڵێن کڕین و فرۆشتن بە چەک دوای هەر باسکردنیەکی بازاری گەرمتر کردووە. هەر کاتێک یاسایەک لە کۆنگرس باس لە چەک بکات بازاری ئێمە گەرمتر دەبێت. بە دڵنیاییەوە لەو باوەڕەدام خەڵکێکی زۆر دەترسن کە ڕێگریان لێ بکرێت لە کردنی چەک لەبەر ئەوە دێن چەکی خۆیان دەکڕن. لە دنیادا بازرگانی چەک فرۆشتن نەتوانراوە ڕێگری لێ بکرێت. لێرەش لە ئەمریکا چەندە لەو کەسە دەکۆڵنەوە کە چەکی پێدەفرۆشن، بەڵام چەک لە شوێنی دیکەش دەفرۆشتێت. دەرفەتێکی کراوەیە سەبارەت بەوەی کە خەڵکان بە ئاسانی دەستیان بە چەکدا ڕابگات بە تایبەتی ئەو کەسانەی کە لە توندوتیژی و لە تاوانکاری ناوخۆیە و گلاون وا قەدەغەی هەڵگرتنی چەکیان لەسرە تەنها ئەویان لەسەرا بچنە سەر ئەنتەرنێت و چەک بکڕن. هەرچەندە ئاماری کوژراوەکان لە ئەمریکا بە هۆکاری بڵاوبوونەوەی چەک ژمارەیەکی مەترسیدارە، وەلی هێشتا دەنجی ئەوانە زاڵترە کە دەیانێت چەکی خۆیان هەبێت. بەحێ بەرزنجی دەنجی ئەمریکا، واشنگتن.